سوالکردن وەک تارماییەک بەناو کۆڵان و ترافیک و شوێنە گشتیەکاندا لە هاتوچۆدایە. ئەم دیاردەیە پەیوەست نییە بە کۆمەڵگا و کولتورێکی دیاری کراو یان تەمەنێکی دیاری کراو. ئاسانترین ڕێگایە بۆ بەدەستهێنانی بژێوی ژیان. کەسانێک هەن لە تەمەنی جیاوازدا دەست لە خەڵک پان دەکەنەوە و لە ڕێگای جوڵاندنی هەست و سۆزی کەسانی بەرامبەر بەدوای پڕکردنەوەی بۆشاییەکانی ژیانیاندا دەگەڕن. لەم دیاردەیەدا شێواز و تەکنیکی جیاواز دەگیرێتە بەر، وەک پیشەیەکی لێ هاتووە کە جۆرێک لە شارەزایی لای سوالکەرەکان بەرهەمهێناوە. بەڵام ئەوەی لەم نێوەدا تێبینی دەکرێت بەکارهێنانی ئافرەت و منداڵە لەم پیشەیەدا کەوای کردووە دیاردەکە ئەوەندەی تر وەک مەترسی خۆی دەربخات. لەم ئەڵقەی ڕوانگەدا هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر هۆکار و دەرەنجامەکانی ئەم دیاردە کۆمەڵایەتیە و بەدوای ئەم پرسیارەدا دەچین کە ڕێکارە یاسایی و کۆمەڵایەتی و ئەخلاقیەکان چین بۆ پێشگرتن لە دیاردەی سوالکردن. سەرەتا گوێ لە چیرۆکی چەند ئافرەتێک دەگرین کە لە کاتی سوالکردندا لەلایەن پۆلیسەوە دەست بەسەرکراون. هەرچەندە ئەمانیش بە ئاسانیدان بەوە دانانن کە لەسەر سوالکردن دەست بەسەرکراون و بانگەشەی ئەوە دەکەن کە گوایە دەستفرۆشیان کردووە. بەڵام ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ ئاماژە بۆ ئەوە دەکەن کە نەبوونی و باری سەختی ئابووری پاڵ نەریانە بۆ سوالکردن. من تەلاقی خۆم وەرم گرت لە پیاوەکەم، ئەمە تقریبان 2 ساڵ 2 ساڵ دەبێت. دایکم سەقەتە بەخوای حەزەکەی وەرە پێتان بشەم بەکرێ چیمە بنیشی دەفرۆشم لەسەر جادە لە ئاکاری. ئەوجا من دەگرن ڕاست دەدەمەنە ناو سجین هەر نایەت کرێ خانی دەدەم بە قورعان داکەم عیلاجی دەیەوێ هەموو شتێکی دەیەوێ بە قورعان. برایەکانش مەرکە ژنی خۆ کردی هینا هەر کەس دەرچووە منداڵەکەمە بوو دامە لای مێردم 7 مانگە 7 ساڵ ئەگە هیچ شەبی ئێستا ئەیکەم بەس نییە بەخوای کە هیچ کەس ئیش نییە کە لێسە لە ئیشمای لە هەولێر مانجی 100,000 20,000 دەکەمە ناو داخلی هەتا لۆخۆمەتە مانجی سەری مانگدێ دەرچێنم کرێ خانی و بە قورعان هێشتان گۆشتمان نەخواردێ 5,000 مەسرەفی مالی دەردەکەم تاماتە و زەڵاتە و هێلکە بەس دەخوا ڕۆژانە 30,000 دەینم 25,000 دەینم ئەوەندە بە قورعان واگەدارە بنیش دەستێک بنیش دەفرۆشم دانای قردووە دووقلی دەدەم بە 1000 ئێدام گرن نایلم بفرۆشم بەخۆ هەموو شتەکانش دەزانن لەسەر ڕێگای ئاکارد ڕادەوەستم بنیش دەفرۆش ڕاست ئەمە سواری سیارە دەکەن دەگرن خۆمش ئەوەندە مەرەق نیمە خۆم بگرم بەگشتم بدەم 10 ڕۆژە لە ناو سجنم بووم هیچ مرتاحنی تۆ بەم کردێ بەخۆیان منتان بیت حەزەکە 1 مانگم بدەن هیچ کە من نایمە سەردادا. یەکێکی تریاندان بەوەدا دەنێت کە ناتوانێت بژێوی ژیان و کرێی خۆی و منداڵەکانی دابین بکات هەر بۆیە خۆی داوەتە ئەم پیشەیە. سەر درۆزە جیرە ڕۆژێک 10,000 ڕۆژێ 15,000 ئەوە لەوە زیاتر نییە. کرێ چیم حاڵی بکرێ چیم هەموو تشم بەکرێیە ئەوەندە ئەمە 3 کچمە کوڕم نییە 3 کچم هەیە پیاوەکەم ژنی ناو ڕۆشتیە بەجێمیشت 10 ساڵە یەکجی 15 ساڵە یەک یاوی دژی کچکە 2 ساڵ 5 ساڵ دەبی هەر ئەوەندە درۆزە دەکەم و هەیە 10,000 دەدا هەیە 550 دەدا هەیە 1000 دەدا هەیە 500 دەدا هەر ئەوەندە لەوە زیاتر کەس نییە هەیە بریش دەکڕی هەیە بریش ناکڕی هەیە خێری خۆی دەکە هەیە خێری خۆی ناکە دەزارم مەمنوعە ئەی چارەمان نییە ئەی چ بکەن کچەکە ناچە بۆ مەکتەب ناچە بۆ مەکتەب لەم کچی ماڵینە کچی ماڵە ئیشم بۆ دەکەن جلکم بۆ دەشون هەر ئەوەندە دڵێ دایە مەڕۆ دڵێ بۆ دەڕۆم دڵێ بڕۆ نام بۆ نانیشی نازانم بکەم هەموو حالە بخێری خۆی دەکەن هەموو حالە بخێری خۆی ئەەکە مناڵە بخێر نییە هەموو حالە بخێری خۆی ئەەکە حاڵێ دەڵێ بۆ درۆزە دەکەی ئەمە دەڵێم نەبوونم جوونم پێ دەڵێ نەبوونم ئەگەر بە شەڕ بم لەگەرە بە شەڕ دێم. ئافرەتێکی تر کە لە کاتی سوالکردندا گیراوە هێما بۆ ئەوە دەکات کە لە کاتی دەرۆزەکردندا چەندین جار سوکایەتیان پێکراوە و نەک هەر پارەیان پێنەدراوە بەڵکو جوێن و قسەی ناشرینیشیان پێوتراوە. فەقیر زۆر لە هەولێر لە جادە دانیشتگرن من دانستێکێکیان دانایە خوشتیەکەن لە سەناعەگیرە عەشیان پێبوو
شرطەکان هاتە دوم هەڵاتم لێم بەربوو نەمتانی بیمەیرە ساحب چار کچم پیاوم ئیشی هەبوو ئێستا ئیش ناکە مەجبورم کرێی خانی دەدەم هیچ دەکەم خەڵک قوبوڵ ناکە ئەڵێ دوو من قەراجن کەس قوبوڵمان ناکە کەس قوبوڵمان ناکە مەعاش نییە پیاوەکەم لە شاراوانی کەناسی ئیشی دەکرد 500,000 بوو باش بوو دووسێ مانگ ئیشیان نەدا دەرچوو پیاوەکەم سوکەری هەیە پیاوەکەم زەختی هەیە پیاوەکەم کوڕیشم نییە ئیش بکە مەجبورم عیلاجم نییە مەعاشێکی 300-400 دەکەمەبی ئیش ناکەم کەس نەماڵی خۆی دەرناچێ ئەمن یەک هەفتەیە لەوا لە سجنە منداڵەکانم هەموو ڕەزیل بوون وردەنە خەڵک قوبوڵ ناکە بێزیان نایە چونکە دووەمین کرێی خانی 200,000 دەدەم پارەی مۆلی دەدێ بە حەق ئەو خۆی خود سنتان لەسرم نییە ئەو شەواتمە دەرچم لە سجن هاتم کارەبای مۆلیدە لە پێش دەرکەمان ڕاوەستەکە پارەمان نەدا وایەرەکان هەموو پچرە لە تاریکمان چەند جار چوومە بۆ ماڵام قوبوڵیان نەکردی دەڵێم حەوشا شۆم قابە شۆم جلە شۆم مناڵە شۆم کەس قوبوڵ ناکە ئەگە ئینسان ئەگە پارە هەموو تشتێک نییە تێگەی ڕاستێمە سوڵەکەن دەروزاکەن عەشیا فرۆشن بەس ناموسمان نادەنە بەو کوردستانەی ناوەڵا نادەم پارە چی ئەوڕۆ هەیە سبەی نییە بەس مەجبوریە منداڵمان هەیە ئێستا من منداڵەکەم شیر دەخوا حەفازای پێویستە منداڵش دایە هەبوونی نەبوونی نازانی هەر دەلێ بمدی ئێستا تو بەشکم تەحمل دەکای برسیبی منداڵ دەکە نایکە ئەمن ئێستا چەند ڕۆژە لە سجنم نانم نەخواردیە تحملم هەیە لونان بەس مندادی منداڵ تحملی هەیە دەزانی هەبوونی نەبوونی دەزانی لە سناعاک قسەمان بۆ بکەن جون دەدەین تفیان لێەکەن بەجێر دەێرن دەڕۆن لایەنە پەیوەندیدارەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە ئەوان بەتەنیا ناتوانن پێشی ئەم دیاردەیە بگرن و دەبێ خەڵک هاوکاریان بێت و ئەوە بزانن کە هاوکاریکردنی ژنان و منداڵانی دەرۆزەکەر وا لەو ژن و منداڵانە دەکات کە زیاتر بەردەوامی بە پیشەکەیان بدەن و لە جادەکاندا بمێنەوە. کەیسێکی زۆر هەستیارە تەبعاً ئەو ڕێژەیە و حەملەیە ماوەی ساڵەکە بەردەوامە لە ماوەی ئەو ساڵەی نزیکەی 1300 کەس ئەوانەی سوال کرد زائیدەن ئەوانەی بەدەست فرۆشی تشتی دەفرۆشن ئەوانە زیاتر کاتیە بەس ئەوەی زیاتر سەرئێشە و مەشاکلە مەسەلەی سوالکەرەکانە تەبعی ئەو سوالکەرانە بڕیاری دادوەردەگیرێن بە مادەی 390 و زائیدەن 240 لە خلالی هەفتەك تا 2 هەفتە بەس ئەکسەریەتی کەیسەکەیاندا دەخرێ بە پێی مادەی 130 ئوسول و ئەگە جاری دووەم دووبارەکەنەوە بە تاکید سزاکەیان قورستر دەبی. ڕەمەزانان زیاتر خەڵکیمە زیاتر لایەنی عاتفی زیاتر دەجوولێ ئەو دیاردەیە مەتەسەور دەکەین ڕەمەزانان زۆر لەو ڕێژەی زیاتر بی کە ئێستا هەیە خۆشبەختانە ئێستا لەگەر ئیجرئاتێک کە دەکرێت ئێستا تەواو کەمی کردیە هەتا ڕادەچی باش کۆنتڕۆل کرایە بەڵام لە ڕەمەزانان ئەوەی پرسیارمان کردی ڕێژەکە زیاتر بەهۆی جوولانی عاتفی خەرچی بەڵام ئەمن لە ڕێکەنالی بەڕێستان داوا دەکەن خەڵک بە هیچ شێوێک عاتفیل و ئەو بابەتەی نەجوولێ چونکە ئەوە مەوزوعەکە توجارەت پێکردنە ئەوانە سوالکەرەکان وەکو کاسبی وەکو ئیش بەکاری دەینن نەوەک ئینسانێک بی محتاجبی پێویستی بەو مەبلەغە پارەی هەبی ئەو لەلایەنێکی تر ئەو کەسەی کە دێ مەبلەغێک پارەی دەداتە ئەو سوالکەرەی زوڵمی لێ دەکا ئەو وای لێ دەکا ئەوە بەو ئیشەی بەردەوام بی ئینسانێکی ساقت دەربچی لە ڕووی خیندەواری لە ڕووی کۆمەڵێک مەشاکلی تر منداڵێک دەردەچی کە لەسەر شەقام گەورە دەبی و سیمایەکی ناشرینیشە لە هەر وڵاتێک بە تاکید بوونی سوالکەر سیمایەکی یەکجار ناشرینە ئەوەی تەمەنی لە خوار 11 ساڵ بی ئەوە ئیجرئات لەگەر دایک و باوشی دەکرێت مەفرەزەکانمان دەکەن دایک و باوشیان دەبینەوە ئیجرئات زیاتر لەگەر دایک و باوشیان دەکرێت هۆکاری ئەوەی چێکە و منداڵی نارتە سەر شەقام و ئەو کارێ پێ دەکات لە سەروی 11 ساڵیش ئەوە عادی ئیجرئاتی لەگەر دەکرێت تا 18 ساڵی ئەوە نەوجەوانە و سزنی عەداسمان هەیە لەوێ دەبن و لە 18 بە ساڵی ئەوە ئیجرئاتی ئینسانێکی کاملی لەگەر دەکرێت
ئەوانە عاتەن ئیفادەی وەردەگیری هۆکاری ئەو کارێک چییە کە سوال دەکا بەتاکیت ئەوەی ئەمە سەیری کەیسەکانمان کردبی هیچ هۆکارێکی مقنع نەبوو کە ئەو کارە بکە تەنها وەکو باسم کرد وەکو پیشەک ئەو کارێ بەکاردێنن زۆر جار منداڵی ساوا منداڵی شیرەخۆرە بەکاردێنن زۆر جار منداڵی سقەت بەکاردێنن ڕەنگە زۆر جار وا بۆ منداڵەکە سقەتیش نی ئەستەن شێوازەکی کە نەقسی هەیە کەم ئەندامە بەکاری دێنن لەو ئەوەی زیاتر هەست و سۆزی خەلکی بجوورێ بەرامبەر بەو منداڵە شیرەخۆرەی ئەوجا ئەوانە فلیم دەکەن لەوەی خەرک زیاتر عەتفی بجوولێ حاڵەتێکمان هەبوو چار منداڵی گچکە گەورەکەیان 10 ساڵ بوو دوو خوشک و دوو برا بوون داک و بابی لە ماڵی پێیان گوتبوون ئەگەر ئەوڕۆ هەر یەکەی 10,000 نینەوە هەتا ئێوارە شەوێ نینەوە ماڵێ هەو بۆ چیرۆکەش ڕوویدا چەند ڕۆژێک پێش ئێستا ئەو منداڵنە بەناچاری لە باغی شار مابوونەوە هەمویان لەبن یەک بەتانی ئەو دوکاندارەکان لە بن یەک بەتانی مابوونەوە دوای بەیانی هینیان نێرە و ئەمە ئیجرئاتمان لەگەریان کردو و هەروەها هەندێک ئیجرئاتمان لەگەر عائیلەکانیشیان کرد کە هۆکاری ئەو ئیشیان چییە ئەو یەک لە دیاردە سەیرەکان دیاردەیەکی سەیرتریش دوو ڕۆژ پێش ئێستا ڕوویدا دوو ئافرەت دوو منداڵی شیرە خۆرەیان پێ بوو بە چەند سوفێرەیان گوتبوو منداڵەکان لە پێش ساردا ئەگەر پارەمان نەدەی ئەو منداڵی هەر ناگرین ئەتو ناچاری بەسەر ئەو منداڵی بکەوی یعنی ئەوە چ بووە خانەی ڕێگریکردن خۆشبەختانە و ئافرەتانشمان دەستگیر کرد ئێستا لەژێر لێکۆڵینەوەدانە. سەبارەت بە هۆکار و دەرەنجامەکانی دیاردەی سوالکردن چالاکێکی بواری مافەکانی ئافرەتان هێما بۆ ئەوە دەکات کە هەمیشە باندێکی پیاو لە پشت دەرۆزەکردنی ئافرەت و منداڵەکانەوە هەیە کە ئەمەش هەم مەترسیە لەسەر ئایندەی ئەوان و هەم لەسەر ئایندەی کۆمەڵگاش. زۆرجار دیاردەی سوالکردن لە کۆمەڵگەکانە لە کۆمەڵگەی بۆ کۆمەڵگەیەکی تر جیاوازە هەڵبەتەکەوێتەوە سەر ئەوەی کە تۆ لە کۆمەڵگەیەکە چی زیاتر کاریگەری هەیە لەسەر تاکەکان بۆیە زۆرجار لەو کۆمەلگانی کە کۆمەڵگەیەکی ئیسلامی زیاتر بە جۆرێک سوالکردن ئاراستەیەک ئەگرێت کە زیاتر کاریگەری لەسەر لایەنی ئاینی تاکەکان دروستەکە و لە هەندێک کۆمەڵگەی تر زیاتر لایەنەکە وەکو بڵێ کاریگەریەکی ئینسانی دروستەکانەوە وەکو زیاتر پەیوەنددار بێ بە مەسەلەی ئاینەوە. ئەگەر بینە سەرەوەی کە بۆچی زیاتر ژن یاخۆ بڵێ ئافرەت لە دیادەی سوالکردنا وەکو وەسیلەیەک بەکارهێنرێ هەڵبەتە ئێمە بێ ئەومان لەبیر نەچێکە زۆرینەی عەقڵی بەڕێوەبردننی ئەم دیاردەیە پیاوەکانن لە پشتی ئەوەن کە ژنەکان وەکو وەسیلەیەک بەکارهێنن بۆ مەسەلەی سوالکردن. بۆیە لە کۆمەڵگەیەکە ئەگەر بێت و زۆرترین ژنەکان بەکارهێنرن وەکو وەسیلەیەک بۆ مەسەلەی سوالکردن ئەوەیە کە ئەو کۆمەڵگەیە زیاتر متعاتفە لەگەڵ چییە و لەگەڵ کێیە زیاتر متعاتفە. بۆیە زۆرینەی کۆمەڵگەی ئەگەر ئێمە باسی کۆمەڵگەی کوردستان کەی زۆرینەی کۆمەڵگەی کوردی لە دوو جانبەوە ئەکەوێتە ژێر کاریگەری ئەو کەسەوە کە بڵین وەکو وەسیلەیەک بەکارهێنراوە لە سوالکردنەکە. یەکەم ئافرەتانن ژنانن کە بەداخەوە بڵێم ڕەنگە بە دیوێکی جەستەیە ئەگەر سێری بکرێت ئەمەیەکێکە لە هۆکارەکان و دیوێکی تریشی پەیوەندی بەو هەیە کە لە کۆمەڵگەی کوردیە تایبەتمەندیەک بە ژندان دراوە بەوەی کە زیاتر بپارێزرێت و خاوەنددارێتی بکرێت وەک لەوەی کە وەکو وەسیلەیەک بەکار بهێنرێت. بۆیە زۆر جار ئەو کەسانی کە ئەوەندەی کە لە لای خۆیانەوە دەستی یارمەتی بۆ ژنێک درێژەکەن کەمترن زیاترن لەوانەی کە لە ڕەنگە لە بەرامبەرە ئەگەر پیاوێک داوای سوال بکات لە کەسێکی تر ئیسیجابە هەبێت لەگەڵیا. و بە دەرەجەی دووەمیش مەسلەی مناڵ جارێکی تر مناڵ لە ڕووی کاریگەری سۆزداریەوە لەسەر ئەو کەسانی کە بڵێن دەستی یارمەتی بۆ خەڵک درێژەکەن جارێکی تر مناڵی چێکە لە وەسیلانەی کە زۆرترین کاریگەری لەسەر کەسی بەرامبەر بەجێ هێڵێ هەم لە ڕووی دینیەوە و هەم لە ڕووی ئینسانیشەوە. لە ڕووی ئەرکی حکوومەتەوە یاخود بڵێ کە چۆن تەنزیم یاخۆ ڕێگری لەم دیاردەیە بکە زانی دوو ڕێگە هەیە کە حکوومەت
ئەتوانێت بە شێوەیەکی ڕێکخراو کاری لەسەر بکات و بێتە هۆیەک بۆ هەم کەمکردنەوەی دیاردەکە و تا ڕادەیەک ئەتوانێت بنبڕیشی بکات. ئەویش لایەنی یەکەمی دابینکردنی بیمەی کۆمەڵایەتیە لە هەر کۆمەڵگەیەکە ئەگەر بیمەی کۆمەڵایەتی بە یاسا ڕێک نەخرابوو مەسلەی دیاردەی سوالکردن تایە گەشە ئەسەنێت. بۆیە پێش هەموو شتێ پێش ئەوەی تۆ لە ڕووی یاساییەوە سزای بۆ دابنێ ئەبێ جارێ کار لەسەر ڕێخستنەوەی سیستەمی کۆمەڵایەتی و مەسلەی بژێوی کۆمەڵایەتی بکەیت. کاتێک کە تۆ بژێوی کۆمەڵایەتی ڕێک خست لە ناو کۆمەڵگەیەکە زۆر بە ئاسانی ئەتوانی لە ڕووی قانونیەوە سزای زۆر تون دابنێ بۆ ئەو کەسانی کە هەم عەقڵی دوای بەڕێوەبردننی دیاردەکان و هەم ئەو کەسانش کە وەکو وەسیلەیەک بەکارهێنن بۆی سواڵیان پێ بکرێ. لە هەر کۆمەڵگەیەکە کە یەکەم دووچاری شەڕ بێتەوە دووەم تێکەڵاوی کولتوری تیا دروست ببێ وەکو هاتنی یاخۆ بڵێ کاتێککە ئاوار و پەنابەر لەو وڵاتەیە زیادەکە و مەسلەی نائیسیقراری کۆمەڵایەتی دروستە بێ لەو حاڵەتانەیە ئەمانە خۆی وەکو بڵێ ئارامگەیەکی زۆر شیاون بۆ ئەوەی کە سوالکردن تایە گەشە بکات. چونکە ئەوانی کە زیاتر بڵێ لەگەڵ ڕێزمان بە شێوەیەکی گشتی ئەوانی کە ڕوو لە وڵاتێکەکەن وەکو ئاوارە وەکو پەنابەر کاتێککە دەخلێکیان نییە یاخۆ بڵێ تووشی بەتاڵە ئەبن لەم حاڵەتەیە و بە حکمی ئەوەی کە کۆمەڵگەی خۆشیان نییە ینی کۆمەڵگەیەک نییە تایە هەست بکەن بەوەی کە ئەناسرێنەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاریگەری بەجێڵێ بۆیە زۆر بە ئاسانی تەرشەنە ئەکا ئەم بابەتە. ئەمە بەشێکی و مەسلەی شەڕیش دیسانەوە کە کاریگەریکی زۆری لەسەر بەتاڵە دروستبوونی بەتاڵە هەیە چونکە بەتاڵە خۆی هۆکارێکی سەرەکیە لە دروستبوونی سوالکردن بەڵام سوالکردن تەنیا هۆکارەکەشی بەتاڵە نییە. زۆر جار بڵێن تەمەڵی کۆمەڵگە تەمەڵی کۆمەڵێکێت گروپ لەناو کۆمەڵگەیە کە زۆر بە ئاسانی ئەتوانن یاخود بڵێن ئەوانی کە گروپی مافیایین لە ئەوانی کە لە ڕێ دەرچوونە ئەوانە جاری کە هۆکارن بۆ ئەوەی کە مەسلەی سوالکردن زیاد بێت لە کۆمەڵگەیەکە. مامۆستایەکی ئاینی جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە باشکردنی سیستەمی ئابووری یەکێکە لە ڕێگاکانی پێشگرتن لەم دیاردەیە و نابێ خێرکردن ببێتە هۆی تاوان و هەڵە و ڕێگای باشتر هەیە بۆ یارمەتیدانی هەژاران. ئەمە ئەگەر بێت و سەیری دیاردەی سوالکردن بکەین لە شریعەتی ئیسلامدا دیاردەی سوالکردن هەتا بکرێ شریعەتی ئیسلام دەیەوێت نەکرێ یعنی ئەگەر نەڵێن حرامە مەکروهێکی تەحریمیە. کاتێک پیاوێکی مەجووسی ئاگرپەرست دێتە ناو شاری مەدینەی منەوەرە حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەبینی پیاوێکە ئەهلی زمەیە مەجووسیە لە ناو شار دەرۆزە ئەکە بانجی ئەکا دەرێ وەڵە مامە پیرە لۆ دەرۆزە دەکەی دەرێ وەڵام من نیمە ئێوەش وەکو دەوڵەتی ئیسلامی جزیەم لێ دەستێنن ساڵانە دەمەوێت پارە پەیداکەم. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ دەیبا معاشی لۆ دەبڕیتەوە ژیانی لۆ دابین دەکا دەفەرمێ ئەگەر بە گەنجی ئێمە کاتێکە تو گەنج بووی هاوکاری ئێمەت کردیە ساڵانە لە جیاتی ئەوەی کە سەربازی ناکەی و خدمەی عسکەری نابینی هەندێک پارەت پێشکەش بە دەوڵەتی ئیسلامی کردیە بە پیری ئێمە ئەتوو پشتگوێ ناخەین دەبی ژیانت دابین بکرێ نابی سوالکردن لە ناو شار ببێتە دیارد و خەڵک سوال بکە. ئەو سواڵی شەرع ڕێگای پێدایە و لە حالەتی نەبوون دەچێکن کەسێکی کە هەیەتی دەچێکنی دەرێکا کە هاوکاریم بکە ئەمن وەزعم ئەو هایە ئەوەش هەر سوالە بەڵام ئەوە سوالێکی بە نەزاکەتە ئەوە سوالێکی با بڵێن شەرعیە ئەتوو دەچێکن کەسێکی خواپێدا و کەسێکی دەوڵەمەند کەسێکی بەزەمیر دەچێکنی شەرحی حاڵی خۆی لۆ دەکەی لەو حالەتەدا ئەگەر هەتبی پێغەمبەر صلی الله علیه و سلم تهدیدی ئەو کەساکە بەڵام ئەگەر نەیبی ئەوە لێرەدا حالەتێک ڕێگا پێدراوە. ئەمە سیر ئەەکەین ئیسلام لۆ حالەتی نەبوونی زەکاتی دانایە کە دەبینین ئێستا بەداخەوە خەڵک کە دەیەوێت زەکات بدا خۆی لە زەکات دەدزیتەوە. لۆ نمونە هیوا هەیە کە نزیک مانجی ڕەمەزان دەبی دەچی ممتەلەکاتی خۆی ینی پارەی خۆی بە ممتەلەکات دەدا شت دەکڕی لەوەی خۆی لە زەکات بدزیتەوە دوای ڕەمەزان دەچی دەیفرۆشیتەوە. ئیسلام ناڵێ وەرە ئەتوو پارە بدە فلان کەسێکی دیاریکرا و نا دەرێ مڵکی فەقیرە خۆی ئەگەر بە حەقبی دەبی دەوڵەتێکی ینی با بڵێن نیزامێکی کۆکردنەوەی زەکاتی دادپەروەرانە هەبی نەزیه و دەستپاک هەبی کۆی بکاتەوە دابەشی بک بەسەر فەقیر و هەژاراندا. هەندێک لە دەوڵەمەندەکانی ئێمە بەداخەوە منەت لە سەرسەری فەقیر ئەکەن دێن بە 10,000 و 15,000 و 20,000
زکات بەسەر فەقیر و هەژاران دەدا بەشەکەن کە نەلۆ دەوڵەمەندەکەی بەخێر دەچی نەلۆ فەقیرەکەش جێی شتێک دەگری بەڵکو دەرێ وەرە ئەی فەقیر چ میهنەیەک دەزانی لۆ نمونە خەیاتی دەزانم وەرە دوکانت لۆ دادەنێم مەچینەی خەیاتیشت لۆ دەکڕم ئەوەندە قماشەش بە پارەی زەکات تەبان لۆ دەکردن فەرمووی وەرە خەیاتی بکە ئەو ئافرەتە ئەو منداڵی کە دەگەڕێ دەرۆزە دەکا کەسێک لە ڕووی عەتف و سۆزەوە شتێکی پێ دەبەخشی ئەو کەسێک کە دەشیداتی ئەوش گوناحبارە لۆ چکە فێری دەکا ئەگەر بێت و هەمومان ئەو وەعیەمان لەکەن دروست ببی مەسئلەی عەتف و سۆزەکە لێ بینە دەرێ بەو نیەتە نەیدەینێ بڵێن با فێرە دەرۆزە نەبی بابچی لە خۆی ئیش بکە ئەگەر کچە بابچی لە خۆی شوو بکە ئەگەر کوڕە بابچی کاسبی بکە ئەگەر زەلامە بابچی ئیش بکە فەتا فێرە دەرۆزە نەبی لەو ڕوانگەیەوە نەیان دەینێ زۆر باشترە ئەوانەی کە لە ترافیکلایەتەکان و لەسەر شەقامەکان و لە هەر شوێنێکی دیکە بە ناوی عەتف و سۆز لایەنی عاتیفەیان دەجوولێ یارمەتی ئەو جۆرە کەسانە دەدەن ئەمن ناڕێم خێریان ناگاتێ ناتوانم لەبەر ئەوەی ئینەمە الأعمال بالنیات خوای گەورە هەر کەسە بە نیەتی خۆی حساب لەگەر ئەو جۆرە کەسانە ئەکا بەڵام ئەگەر چەند خێری بگاتێ لەو ڕووە کە سەدەقەیەکی کردێ و کە سەدەقە یەک بەدە هەتاکو یەک بە 700 و زیاتریش خێری لە دەنووسرێ بەڵام لەو ڕوانگەیەوە گوناحبار و تاوانبارە کە ئەو کەسی فێرە دەرۆزە کرد ئەو کەسانی لە نزیکەوە چاودێری مافەکانی مرۆڤ دەکەن ئاماژە بۆ ئەوە دەکەن کە هاتنی ژمارەیەکی زۆری ئاوارە و خراپی باری ئابووری هۆکاری سەرەکین بۆ بەرفراوانتربوونی دیار دەکات. یەکێ لەم دیاردانەی کە جێگەی نیگەرانی دەستەی مافی مرۆڤە و وەکو دەستەی مافی مرۆڤ کارمان لەسەر کردووە و بە دیاردەیەکی نێودەوڵەتی دەزانین بابەتی بازرگانیکردن بوو بە مرۆڤ لە نێویشیاندا بازرگانیکردن بە منداڵان و ئافرەتان و ژنان واتە ئەمە لە ڕابردوو ئێمە لە ڕێی تیمەکانمانەوە و لە ڕێی راپۆرتی نووسنگەکانمانەوە بۆمان دەرکەت کە بەشێک لەو منداڵانە بەکاردەهێنرن لە ڕێگەی گروپی مافیاییەوە و کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت بە مەبەستی سوالکردن و تەنانەت بەشێک لەو منداڵانە لە هەرێک لە شار و شارۆچکان شوێنیان بۆ دیاری کراوە کەسێک و گروپێک سەرپەرشتیان دەکەن و بەکریان دەگرن و لە کاتی ئێوارە و تەواوبووندا هەموو ئۆپاریان لێ وەردەگرن و بەشێک لە ژنەکان بەداخەوە بەشێک لە ئافرەتەکان جگە لەوەی کە مەبەستی سوالکردن ڕویانە شەقامەکان کردەوە بەڵام لەلایەن خەڵکانێکی نەفزنزمەوە خەڵکانێک کە بەڕاستی هەستی مرۆییان زۆر لاواز بووە ئیستیغلال کراون بەکارهێنراون بۆ بابەتی دیکە بۆ بابەتی لەشفرۆشی بۆ هەر بابەتێکی دیکە کە خۆیان مەبەستیان بووبی کە لە کۆتاییدا دەچێتە چوارچێوەی مافیایی و دەچێتە چوارچێوەی بازرگانیکردن بە مرۆڤ قەیرانی دارایی کاریگەری زۆر بووە هاوڵاتی وەزعی باش نییە ئێمە بینیمان کە ئەو خەڵکەی سوال دەکە هەر ئاوارە و پەنابەر نین خەڵکی خۆشمان دەیان ئافرەت و خەڵکی هەژارمان بینیوە لە شەقامەکان کەوتووە و ئێمە قسەمان لەگەڵ کردون خۆمان کە باسی لەوە کردووە موسیەیەکی خانەنشینی هەیە کە 200,000 دینار 200,000ێکە کە بە 3 مانگ وەری نەگرتووە ژیانی گەی کە تۆ تەمەترسی و دەکرێت حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هاوکات لەگەڵ ئەم تیمانەی پۆلیس خەڵکی تایبەتمەند بە پسپۆڕی منداڵان و خەڵکی تایبەتمەند بە وەکو باسم کە توێژەرانی کۆمەڵاتی و دەرونی دەکرێت سوودی زۆریان لێ ببیندرێ کە ئەمانە بۆی ئەو منداڵانە بزانن کەم بەبەست لە دەژیرکردنیان مەبەست لە ڕوبەڕووبوونەوە ئەم دیاردەیە بریتی نیە لەوەی ئەو منداڵانە بترسێنرێن یان ئەم خەڵکە بترسێنرێ بەخەدەوەی کە یەکەم کۆتایی هێنانی دیاردەیەکی ناشارستانیە کە ڕێگە پێدراونیە دومیش ڕاهێنانەوەی ئەم خەڵکەیە بزانن کێشەیان چییە.